داهاتی نەوتی هەرێم لە تونێلێکی تاریکدایە، حکوومەتیش چراکە هەڵناکات. ماوەی 15 ساڵە حکوومەتی هەرێم سەرپێچی یاسا دەکات و ئامادە نییە سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان دابمەزرێنێت کە تاریکاندنی داهاتی نەوت کۆتایی پێدێنێت. لە ساڵی 2007 یاسای نەوت و گازی هەرێم لە پەرلەمان دەرچوو. بە پێی ئەو یاسایە حکوومەت پابەند کراوە بە دروستکردنی سندوقێک بۆ داهاتی نەوت و گاز. لە 1/4 2015 یاسای ژمارە 2 ساڵی 2015 یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان پەسەند کراوە کە تایبەتە بە بەڕێوەبردننی سندوقەکە و پەیکەرەکەی کەچی تا ئێستا ڕێگری لە دروستکردنی سندوقەکە دەکرێت و یاساکەی نەچۆتە بواری جێبەجێکردن و بە مەرەکەبی سەرکاغەز ماوەتەوە. دروست نەکردنی سندوقەکە وای کردووە داهاتی نەوت لە دەرەوەی ڕێکاری یاسایی و ژمێریاری و دارایی و دامەزراوەکانی چاودێری خەرج بکرێت. تەنانەت پەرلەمانی کوردستان و دیوانی چاودێری داراییش ڕێگەیان پێنادرێت وردبینی لە دۆسیەی نەوت بکەن. کارنامەی کابینەی نۆیەم چۆن باسی سندوقەکە دەکات. لە کارنامەی کابینەی نۆیەم داهاتووە کار دەکەن بۆ چەسپاندنی شەفافیت لە گشت بوارە داراییەکانی هەرێمدا، بە تایبەت لە بواری داهاتە نەوتیەکانی هەرێم و داهاتە ناوخۆیەکان و مەبەستەش کار بۆ دامەزراندنی سندوقی داهاتە نەوتیەکان دەکەن. ئەم بەڵێنەی کابینەکەی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی هاوشێوەی چەندین بەڵێنی دیکە بڵقی سەر ئاو دەرچوون. لەگەڵەوەشدا ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز هەرسێ لایەنە پێگەنەرەکەی حکوومەتی تێدایە کە پێگاتوون لە سەرۆکی حکوومەت، جێگرەکەی، وەزیری سامانە سروشتیەکان، وەزیری دارایی، وەزیری پلاندانان، سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران، کەچی هیچ کام لە لایەنە پێگەنەرەکانی حکوومەت فشاریان بۆ دروستکردنی سندوقەکە نییە و جورئەتیش ناکەن باسی چۆنێتی بە هەدەردانی داهاتی نەوت بکەن لە کاتێکدا شەفافیت بۆتە بنێشتە خۆشەی سەرزاریان. داهاتەکانی سندوقەکە لە چی پێک دێن؟ بە پێی مادەی 8 لە یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان سندوقەکە ئەم داهاتانە لە خۆ دەگرێت. یەکەم، کۆی داهاتی شایستە وەدەزاتوەکانی هەرێم لە هەناردەکردن و فرۆشتنی نەوت و گاز. دووەم، سەرجەم پێبەخشین و پاداشتەکانی هاتوو لە گرێبەستەکانی نەوت و گاز و مڵکەکان لە کاتی شایستەبوونیاندا لە نێویشیاندا پاداشتەکانی واژۆکردن و بەرهەمهێنانی گرێبەستە نەوتیەکان لەگەڵ کۆمپانیا بیانی و خۆماڵیەکان، پاداشتەکانی ژێرخانی ئابووری و بڕەکانی تەرخانکراو بۆ پاراستنی ژینگە. سێم، کۆی داهاتەکانی بەرهەمەنەوتی و گازیەکان. چوارەم، داهاتی دارایی هاتوو لە حکومەتی ئیتیحادی کە ڕاستەوخۆ پەیوەستە بە نەوت و گاز و بەرهەمەکانیان جگە لە پشکی هەرێم لە بودجەی گشتی ئیتیحادیدا. پێنجەم، ئەو بڕانەی وەک شایستە بۆ هەرێم هاتوون لەوەی تایبەتە بە نەوت و گاز. شەشەم، ئەو داهاتانەی کە لە ئەنجامی وەبەرهێنان بە سەرمایی سندوقەکە وەدەست دێن. حەوتەم، هەر داهاتێکی دیکەی پرۆسەی نەوت و گاز. ئەرکەکانی سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان چین؟ بە پێی یاسا کاری سندوقەکە خۆی لە وردبینی و شەفافیەت و بە دامەزراوەکردنی داهاتدا دەبینێتەوە. بە پێی مادەی حەوتەمی یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان ئەم ئەرکانەی هەیە. یەکەم، تۆمارکردن و دۆکۆمنتکردنی سەرجەم داهاتەکانی نەوت و گازی هەرێم و بەڕێوەبردن و مسۆگەرکردنی گواستنەوەیان بۆ ژمێرەی وەزارەتی دارایی و ئابووری. دووەم، وردبینیکردنی جوڵەی گشت داهاتەکانی نەوت و گازی هەرێم لە سندوقدا بە پێی چاودێری نێوخۆیی لەگەڵ دەرکردنی راپۆرتی مانگانە لە بارەیانەوە. سێم، ساڵانە ئاشکراکردنی گشت ئەو داتایانەی تایبەتن بە ژمێرە و چالاکیەکانی سندوق دەربارەی سپاردن و ڕاکێشان و وردبینیکردنیان بە بەکارهێنانی کۆمپانیای ژمێریاری جیهانی لێهاتوو متمانە پێکراو. چوارەم، مسۆگەرکردنی شەفافیت و درکاندن لە پرۆسە داراییەکان لە کاتی ئەنجامدانی ڕێکار و پرۆسەکانی ژمێریاری
بە گوێرەی ستاندەری ژمێریاری پەیڕەوکراوی جیهانی و ئاستی پیادەکردنیان لەسەر گشت ژمێرەکانی سندوق. پێنجەم، پێویستە لەسەر دەستە راپۆرتەکانی خۆی بە شێوەی مانگانە و ساڵانە بداتە پەرلەمان و بۆ ڕای گشتی ئاشکرایان بکات. دروستنەکردنی سندوقی داهاتە نەوتی و گازیەکان چیمان پێدەڵێت؟ هۆکاری سەرەکی دروستنەکردنی سندوقەکە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێم بۆ ئەوە دەگەڕێتەوە دەیانەوێت دەستیان کراوە بێت لە بەکارهێنانی داهاتی نەوت لە خزمەتی حیزب و بنەماڵە سیاسیەکانیان و قایمکردنی کورسی حکومڕانی و پارەدارکردنی میدیای چاواشەکاری و کڕینی هەندێک حیزب و نووسەر و ڕۆشنبیر.